بە بەشداری 140 کۆمپانیای هەردوو لە لووتکەی ئابووری هەرێمی کوردستان و تورکیا لە شاری هەولێر بەڕێوە چوو. بە مەبەستی پتەوکردنی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا بۆ یەکەمین جار لووتکەیەکی تایبەت بە بازرگانی بەڕێوە چوو. ئامانج لە بەستنی ئەم لووتکە ئابووریە ئەوەیە کە بەها بازرگانیەکان بگەێنرێتە 20 ملیار. لەو ڕێگایەوە ئابووری هەردوو لا بوو ژێندرێتەوە و گرنگی تەواوی پێ بدرێت. بۆ پتەوکردنی پردی پەیوەندەکانی ئابووری نێوان ئێمە و تورکیا و هەوڵماندایە کۆمپانیایکی زۆر میوان بکەین هەم لە تورکیا هەم لە هەرێمی کوردستان بۆی بگەنە ئەنجامێک کە کاری هاوبەش پێکەوە ئەنجام بدەن و ئێمە مەبەستمانە لێرە زیاتر تەشجیعیان بکەین کە ئەوان بێن هاوبەش بۆ خۆیان پەیدا بکەن و بەرهێنان و لێرە بکەن و ئەمانجی سەرەکی ئێمە ئەوەیە کە هاوسەنجیڕە بکەین لە نێوان بازرگانی و پیشەسازی و زۆرترین و بەرهێنەر بێنینە ئێرانە بتوانن بە هاوبەشی لەگەر هەرێمی کوردستان کارگە و کارخانەدا بمەزرن. بێگومان تورکیا ئامانجی ئەوەیە کە بازرگانی لەگە هەرێمی کوردستان بگەێنێتە 20 ملیارد و ئەوە هەم زۆربەی وڵاتان هەوڵی بۆ دەدەن و لە ڕابردوودا لە ساڵی 2013 نزیک بوو لە 14 ملیار بۆ 13 ملیار و 700 میلیۆن دلار بوو بازرگانی نێوان ئێمە و وڵاتی تورکیا. بەوتەی بەرپرسانی تورکیاش ئارەزوو دەکەن پەیوەندەکانیان لەگەڵ هەرێم بەرەو پێش بچێت چونکە بەوتەی خۆیان بێ دەڵێن کوردستان بۆ ئێمە گرینگە بەو پێی تەواوی بازرگانیەکانی ئێمە لەگەڵ عێراق لە ڕێگای خاڵەسنووریەکانی هەرێمی کوردستانەوەیە. Biz tabii Türkiye olarak Irak'la ticaretimizin, Irak'a olan yatırımlarımızın artmasını, bu ilişkilerimizin güçlenmesini arzu etmekteyiz. Bu tür faaliyetlerin iki taraf arasında hangi alanlarda işbirliği yapılabileceği hususunda katılımcılara, ticaret erbabına fikir verdiğini شارەزایەکی بواری ئابووری دەڵێت ئەزمموی وڵاتێکی وەکو تورکیا لە بواری ئابووری بۆ ئێمە گرینگە بۆ بنیادنانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. گرنجێکی زۆری هەیە لە بۆ ئێستای هەرێمی کوردستان و هەروها دوا ڕۆژ هەرێمی کوردستان لە بواری ئابووریەوە کە ژێرخانی ئابووری کوردستان پێویستی بە ئەزمموی وڵاتانی دەوروبەرە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو بە تایبەت کە وڵاتی تورکیا یەک لە وڵاتانی پیشسازی 20 کە پێدەڵێن G20 دەتوانین ئەزمموی وڵاتی تورکیا وەرگرین بۆ بنیادنانەوەی هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری هەروە پیشەسازی. هەرچەندە لە ساڵانی 2013 هەرێمی کوردستان بازرگانیەکانی لەگەڵ تورکیا گەیشتە نزیکەی 14 ملیار بەڵام دوای دروستبوونی شەڕی داعش بازرگانان کەمتر ڕوویان لە هەرێم کردو ئەمەش بووە هۆی دابەزینی ئابووری کوردستان. بەڵام دوای کۆتای هاتنی شەڕی نەخوازراوی داعش هەرێم دووبارە مەبەستێتی پەیوەندی بازرگانیەکانی بەهێز بکاتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.